کاک سەرکەوت لە 3 ساڵی ڕابردوو میدیاکانی پارتی و یەکێتی بەردەوام ئێوەیان بەوە تۆمەتبار کردووە کە بڕینی موچە پەیوەندی بە ئێوەی هەیە، هەمیشە ئێوە دژی کوردستان بوون و هەمیشە هەواڵی تۆمەتبارانە و ساختیان دژی ئێوە بڵاو کردوەوە لە میدیاکانی یەکێتی و پارتی و هەروەها لەم چەند ڕۆژەشە میدیاکانی یەکێتی و پارتی ئەویان بڵاو کردوتەوانێ کە ئێوە لە جەلسەکانی پەرلەمانتا بوونتان نەبووە. جا خۆی هەر بەشی یەکەمی پرسیارەکە وەڵامی بەشی دوێنی پرسیارەکەیە. ئەگەر ئێمە لە جەلسەکانە بەشدار نەبووین دیارە لە مۆزەمبیق ئێمە بەشداریمان کرد لە پەرلەمانی مۆزەمبیق ئێمە ئەم برادرانەمان کێشەمان بۆ پارتی دروست کردووە، کێشەمان بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئەم پەرلەمانتارانەی ئێمە هاوڕەکانمان پەرلەمانتاری مۆزەمبیق بووین، لەوێەوە کێشەمان بۆ هەرێمی کوردستان دروست کرد. بۆ خۆیەوە نوکتەیە، یعنی نوکتەیەکی گەورەیە. تو هەزار هەواڵی ساختە لەسەر من دروست کردووە کە من لە بەغداد دژی کورد بووم، کە من لە بەغداد لەناو پەرلەمانە کێشەم بۆ قوبادێکی فاشل دروست کردووە، کێشەم بۆ مەسرور دروست کردووە، ئەوەی کە شانازی ئیبراهیم محمەد و مەسرور و نێچیر و خودی مەسعودیش لەسەری متفقن ئەوەیە کە دژایەتی ئێمە هاوڕەکانمان بکەن. بەس دیارە ئەو بەشداریکردن و کاریگەری ئێمە پەیوەندی بۆ لە پەرلەمانی مۆزەمبیق زۆر چالاک بووین، بۆیە کێشەی بۆ قەزەی کوردی دروست کردووە. ئەمە نوکتەی ئەم هەڵبژاردنەیە بەڕاستی بە فعلی نوکتەی هەڵبژاردنەکەیە. وەکە زانین سبەینی ڕۆژی هەشتیدا دەنگدانی هێزە تایبەتیەکانەوە زۆربەی هێزە تایبەتەکان لەژێر فشاران ناچار کراون کە دەنگ بن بە یەکێتی و پارتی ئەگەر ناموچەکانیانە بڕن یاخود لە شوێنی ئیشەکان دوورەخرێنەوە. بەڵێ تەمانەوە دیسانەوە ترسە لە بەرامبەر پارتی و یەکێتیە لە ناو هێزە ئەمنیەکان و هەڵبژاردننی گشتیشە تەنها بریتە لە ئێمە و هاوڕەکانمان هەین کە ئەزانن لەم هەڵبژاردنە پشگیریەکی گەورە ناو هێزە ئەمنیەکانە هەیە، لە ناو نوخبەی ڕۆشنبیرە هەیە، لە ناو ڕەوەندی کوردی لە دەرەوە هەیە کە پەیتا هەموو ڕۆژێک بەدەیان کەس پشگیری خۆی بۆ ئێمە بۆ هاوڕەکانمان دەرەبڕێت. بەشێکی زۆری لەو ترسەوەیە کە ئەزانن هێزە ئەمنیەکان لەگەڵ ئێمەن و بەشێکی هەرە زۆریان دەنگ بە ئێمە هاوڕەکانمانەدەن. سزایەکی توندی ئەیشی بینن لە سبەینە سزایەکی توندی پارتی و یەکێتیەن، بەڵام ئەوەی کە باس کراوە گوایە دەنگەکانیان کەشف بێت من دڵیانەکەمە بە هیچ شێوێ دەنگی هێزە ئەمنیەکان کەشف نابێت بە هیچ شێوەیە. لەبەرەوە نەترسن دەستخەنە سەر ویجدانیان پشگیریمانەوە و بەردەوامی پشگیریکردنی یەکێتی پارتی واتە مانەوەی زوڵم واتە بوون بە بەشێک لە زوڵم. من تاکیدم هێزە ئەمنیەکان بەشی هەرە زۆریان دژی زوڵمن، دژی ئەو بەکارهێنانیان لەلایەن پارتی و یەکێتی و بەرپرسەکانی پارتی و یەکێتی بۆ مەرامی شەخسی. بۆیە من هیوادارم بەو ئازایەتی خۆیان ڕۆژی هەشتی مانگ لەسەر سندوقەکانی دەنگدان بە ویجدانی خۆیانەوە دەنگدەن بە ئێمە و هاوڕەکانمان کە لە بەغدا بەرگریکارێکی سەرسەختی لە مافەکانی ئەوان دڵنیا بن ئەو هەڕەشە و چاوسورکردنەوە هیچ نییە، تەنها ترسیان لەوەیە کە ساختەکاریان بۆ ناکرێت. بۆیە نەترسن دەنگ دەن بەو حەقبێژانە، دەنگ دەن بەوانەی کە لەگەڵ خەڵکی کوردستان بوون، دەنگ نەیەن بە پارتی و یەکێتی تا قوبات دەوڵەمەندتر بێت، تا ئارین دەوڵەمەندتر بێت، تا مەسرور دەوڵەمەندتر بێت. بۆیە نەبنە بەشێک لەو زوڵمەی کە لە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت، نەبنە بەشێک لەو زوڵمەی کە لە ئازادی خوازانی بادنان نەکرێت، نەبنە بەشێک لەو زوڵمەی کە لە موچەخۆران و فەرمانبەران نەکرێت، ببنە بەشێک لە پشگیریکردنی خەڵکی هەرێمی کوردستان. ئەگەر لە سەنگەرەکانە بەرگریکردنی ئەوان و لە ناو شەقامەکانە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان لە ئەستۆیانە لەسەر سندوقەکانی دەنگدان پشگیریکردنی حەق لە ئەستۆیانە و لەسەر ئەو شاهدیدان و پشگیریکردنیان بۆ ناحەق من دڵنیام کە لە لای خەڵکیش وێنەیەکی تریان ئەبێ و لە لای خۆش سزاکەی وەرەگرنەوە. کاکسەرکەوت ئەوترێت زۆربەی دەسەڵاتداران یەکێتی ئەڵێن ئەگەر یەکێتی نەبێت پارتی بێتە حاکم لە سلێمانی. تۆ چی تێبووم؟ بەڵێ ئەوە قوبات بەڕاستیەکەی خۆی کردە بە مەزەی ئەم هەڵبژاردنە، یعنی بەرپرسانی پارتی لە لای ئەوان بۆتە گاڵتەجار. من نمونەیەک بۆ هێن کاتی خۆی دەوڵەتی عوسمانی کە ویسەتی حکم کار لەم ناوچەیە لە ڕێگەی کۆمەڵی خەڵکی کوردەوە حکمی کردووە و کوردەکە خۆی زەریبەی کۆ کردێتەوە دەوڵەتی عوسمانی خەڵکی چەوسانەوە لە خەڵکی زیندان کردووە و سیاسەتی دەوڵەتی عوسمانی لەم ناوچەیە جێبەجێ کردووە. بۆ نمونە بەعسیەکان شێخ جەعفەرێکە بوو محافظی ئەم ئێرە بوو، کاکل محافظی سلێمانی بوو، کورد بوون، خەڵکی ئێرە بوون. ئەوە لە ڕێگەی کۆمەڵی کوردی خۆفرۆش و جاشەوە کە دوای بوونە پارتی و یەکێتی لە ڕێگەی ئەوانە حکمی سلێمانی کردووە و خەڵکی سلێمانی چەوسانەوە. پارتی بەڕاستیەکە یعنی کەسێکی مەسین هەڵگری و قوبادی هەبێ ئیشی بۆ بکا و زەریبە لە خەڵک بسێنێ، پارێ بە کۆ بکاتەوە، حسابی بانکەکەیان بۆ فول بکات، خەڵکی ئێرە بچەوسێنێتەوە، ڕۆ بشان بکوژێت. جا مەسعود و مەسرور یعنی لەوە باشتریان دەست ناکەوێت. من باوەڕەکەم ئەگەر بارزانێکیش بێ لێرە حکم کە ئەوەی قوبات بۆ بنەماڵی بارزانیەکە لە ڕاستیە هیچ کەسێکی مخلصی پارتی و هیچ مەسین هەڵگرێکی بارزانی نایکە. لەبەرەوە قوبات باشترین بژاردەی بنەماڵی بارزانیە کە لە سلێمانی حکمیان بکات، چونکە لە ڕاستیە زۆر مطیعیان بووە، لە 3 ساڵی ڕابردووە زۆر دڵسۆزیان بووە لە پەرلەمانی عێراق لە
بەغداد بەرگریکارێکی سەرسەخت بوو لە سیاسەتەکانی بارزانی من پێم وایە لەم هەڵبژاردنە پاداشتی ئەو مطیعبوون و ملشۆڕکردنەی بۆ بنەماڵی بارزانی وەرئەگرێتەوە ئەبینرێ خۆی و پوری کە سەرپەرشی ئەم حملەیەکەن چۆن ڕسواکرێن. لا چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک ڕاپرسی دانراوە بە تایبەت لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و میدیاکانی پارتی و یەکێتی کە تێداوا پێمان وترابوو بەڕێز پلەی یەکەمە بەدەستێناوە بەڵام لە ئەنجامی دەنگدانەکە لەمەشتا ساختەکاریان کرد و ئەنجامەکەیان گۆڕیوە. بەڵێ ئەو ڕاپرسیانە بەشێکی زۆری لەلایەن یەکێتی و خودی قووە تاالبانی و ئەنجام درراوە و زانکۆوانە زانکۆ حیزبیانە و لەگەڵ هەندێک لە میدیاکانی سربەردەسەڵاتیش یا کلکی دەسەڵات لە ڕاپرسیەکانیشا خۆشبەختانە ئێمە و هاوڕەکانمان پلەی یەکەمە بەدەستێنەوە ئەو پلەی یەکەم بەدەستێنان و فشاری کە دروست بۆ ئێستا ئەم چەند ڕۆژە دەست بە فشار و بڵاوکردنەوەی هەواڵی ساختە ئەکەن دەرئەنجامی ڕاپرسیەکانە دەرئەنجامە ڕاستیەکەی ئەوە نەکە بە درۆ بڵاویان کەوتۆ لە میدیاکانیانە. بۆیە ئەمە ترسێکی ڕاستەقینێ لە چەند ڕۆژی ڕابداهاتووە تاکیدن تا ڕۆژی هەڵبژاردن ساختەکاری زیاتر هەواڵی ساختەی زیاتریش ئەبینین کە بڵاو بێتەوە. بۆیە ئێمە ئەزانین کە دڵی خەڵکی هەرێمی کوردستان دڵی هێزە ئەمنیەکان لەگەڵ ئێمەیە و ویژدانیان لەگەڵ ئێمەیە و ئەو هەواڵە ڕاپرسێ ساختانەت کاریگەری لەسەر ئێمە دانانێ کاریگەری لەسەر ئێمە و هاوڕەکان ئەندانانێ هەواڵە ساختەکانیان کاریگەریمە لەسەر دانانێ ئێمە بە هەمان نەفەسەوە هەتا دەیمان تا کۆتایی ڕۆژی دەیمان تا کۆتایی کاتی دەنگدان بەردەوامە بین لە بانگەشەکانی خۆمان و لە هەڵمەتەکانمان بەشێکی زۆری بانگەشەکانی ئێمەش بە تەنگەوەچوونی خەڵکە و ئیشکردنە لە بری ئەوەی کە خەریکی با بڵێن ئەو گربوونەوە جەماوەرە زۆرە ملەیە کە یەکێتی و پارتیەکەن بەدەر لە بڵاوکردنەوەی وەڵامی با بڵێن بەڵێنی ساختە وەکوی کە قوباد و مەسرور ئەیکەن. بۆیە من دڵنیام ئەنجامی ڕاپرسیەکە بۆ ئەوان شۆکهێنەرە و من دڵنیام ڕۆژی دەیدا زیاتر شۆک ئەبن و ئەنجامەکە ئەبینن کە لە تەواوی بازنەکانە ئێمە پلەی یەکەمان بەدەستێناوە و ئێمە لە ڕێژەیەکی یەکجار زۆر لە پێش کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان هاوپەیمانی کوردستان کە لیستی کاڵی پارتیە کە دواتر لە بەغداد تەسلیمی بارزانی ئەکرێ. من لەوە دڵنیام کە خەڵک سزایانەدا ئەو سزادان و ڕسواکردنەی کە خەڵک بۆ پارتی هەیبوو لە سلێمانی ئەوە ئەم جارە لیستی هاوپەیمانی ئەیبینێ بە یەکێتی و بە گۆڕانیشەوە کە لە بەرەوەی بوونە بەشێک لە پارتی بوونە بەشێک لەو زوڵمەی کە پارتی لەم ناوچەیەکات. من لە هەڵبژاردننی پێشوە بە تەنیا خۆم لەم ناوچەیە لە پارتی زیاتر دەنگم هێناوە. من دڵنیام لەم هەڵبژاردنە پارتی و یەکێتی و هاوپەیمانی با بڵێن گۆڕانیش لەم بازنەیە ئەبێ بەدوای ئەوە ڕابکەن کە ڕوبعێکی سەوتەکانی ئێمە هاوڕەکانمان بێنن. منافەسە لەسەر پلەی دوو پلەی سێیە ئێستا منافەسە لەسەر ئەوە نیە لە بازنەکانە ئەوان پلەی یەک بەدەستبێن دەست بەدای پلەی یەک بوون خۆشبەختانە خەریکی ئەوەن کە گۆڕان و یەکێتی کە خەریکی هاوپەیمانەتیشیان هەیە فێڵ لە یەکتریەکەن کامیان پلە دوو بن پارتی کامیان پلە سێ بێ بۆیە هەڵ بۆ خۆی سەرکەوتنە بۆ ئێمە.